چاوەڕوان دەکرا بە چاودێری نەتەوە یەکگرتووەکان. دیالۆگی نیشتیمانی لیبیا لە نێوان 14 بۆ 16 نیساندا لە شاری کدامسی خۆراوەی لیبیا بەڕێوە بچێت. سەرڕای سەردانی ئەنتۆنیۆ گۆتێرێس سکرتەری گشتی نەتەوە یەکگرتووەکان بۆ بنکەی سەرەکی لیوا خەلیفە حەفتەر و گفتوگۆ لە پێناوی ئامادەکاری بۆ دیالۆگی نیشتیمانی. حەفتەر بە فەرماندەی عەبدولسەلام سوحبان کە فەرماندەیەکی لانگری ڕژێمی قەزافیە هێزەکانی بۆ هێرشکردنە سەر پایتەختی لیبیا ڕاستە کرد و جەنگێکی دیکەی هەڵگیرسان. هەندێ سەرچاوە یاگەدار لە ڕووداوەکانی لیبیا ڕای دەگەێنن لە 28 شوباتی ڕابردوو لە ئەبوزەبی پایتەختی ئیمارات کۆبوونەوەیەک لە نێوان فایز سەراجی سەرۆکی حکوومەتی یەکڕێزی نیشتیمانی و خەلیفە حەفتەر ئەنجامدراوە کە سەراج داکۆکی لە سەرەوە کردووە کە دەبێ لیبیا خاوەنی حکوومەتێکی مەدەنی بێت و سوپای وڵات لە ژێردەسەڵاتی ئەو حکوومەتەدا بێت و بارگاکانی لە دەرەوەی شارەکاندا بێت. بەڵام حەفتەر بەوە ڕازی نەبووە و داوای دەسەڵاتی ئەوتەریبی سوپای کردووە لەگەڵ دەسەڵاتی مەدەنیدا. بۆیە کۆبوونەوەکە بێ ئاکام کۆتایی هاتووە. لە ژنێفیش لە سەر هەمان پێداگیری حەفتەر نەگەیشتونەتە ئەنجام. سەرەڕای ئەوەی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان و نوێنەریان بۆ لیبیا غەزان سەلامە جەختیان لەوە کردوتەوە کۆبنەوەی گشتی بۆ دیالۆگی نیشتیمانی ئەنجام بدرێت چونکە کۆمەڵگەی نێودەوڵەتیش بڕوان وایە لیبیا جگە لە چارەسەری ئاشتیانە بە جەنگ و کوشتار کێشەکەی قوڵتر دەبێتەوە و ئاسۆی سیاسی ئەو وڵاتە نادیار دەبێت. لە دوای کۆبنەوەکەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان نوێنەری ئەڵمانیا وەکو سەرۆکی کاتی ئەنجومەنی ئاسایش ڕایگەیاند کە ئەو ئەنجومەنە داوای ڕاگررتنی جەنگ و سەقامگیری دەکات لە لیبیادا. پێویستە کێشەی وڵات لە ڕێگەی دیالۆگەوە چارەسەر بکرێت و هێزەکان بگەڕێنەوە شوێنی خۆیان. بەڵام چاودێرانی کاروباری لیبیا بڕوان وایە هێزە ناوچەی و جیهانیەکان دەستیان لە پشتی ئەم هێرشەی خەلیفە حەفتەرەوەیە. ناوبرەو بە ئاشکرا لەلایەن ئیمارات و میسر و سەعودیا و فەڕەنسا پشتگیری دارایی و سەربازی دەکرێت. فەڕەنسا لە مانگی تەموزی 2018دا هەوڵی کوژرانی 3 سەربازی سوپای وڵاتەکەی لە لیبیادا بڵاو کردەوە کە لەگەڵ چەکدارەکانی حەفتەردا لە ئۆپراسیۆنێکی هەواڵگریدا بوون. سەراج ئەوەی با دەسوەردانی فەڕەنسا لە کاروباری وڵاتەکەی لە قەڵەمدا و ئیدانەی کرد. لە دوای ئۆپراسیۆنەکەی ئەم جارەی حەفتەر بۆ سەرخۆر ئاوەی وڵات وەزیری ناوخۆی ئیتالیا ماتیۆ سالفینی ڕایگەن پلانی وڵاتێک لە پشتی ئۆپراسیۆنەکەی حەفتەرەوەیە کە ئامانجی ئابووری هەیە لەو جوڵانەوەیەدا. مەبەستی ناوبرا و فەڕەنسایە کە بە شێوەیەکی ئاشکرا پشتیوانی لە حەفتەر دەکات. هەرچەندە گۆتێرێس لە کۆتایی سەردانەکەی بۆ لیبیا ڕایگەیاند هەست بە دڵشکان دەکەم کاتێ لە لیبیا دەچمە دەرەوە. من داوام کردووە لە حەفتەر پارێزگاری لە بنەماکانی تێکەڵچوون بکات. بەڵام عەبدولحەکیم معتوقی چالاکی سیاسی لیبی ڕایگەیاند کە ئەوە ڕەزامەندی و هەڵکردنی چرای سەوزە بۆ حەفتەر نەک ناڕازی لە دژی هێرشەکەی. عەبدوڕەحمان سوێحەلی سەرۆکی پێشووی ئەنجومەنی باڵای دەوڵەت لەگەڵەوەی ڕایگەیاند کە هەر هێرشێکی حەفتەراکامی تێکشکانە چونکە چەکدارەکانی بەدرا و کوڕدراون پاڵنەری قوربانیدانیان نییە لە جەنگدا. لەبارەی ئەو وڵاتانەش کە باسی خۆگری و سەقامگیری دەکەن ئەو پێیوەیە تا بنجویان لەو تاوانەدا چەقیون. بەتایبەت ئەوە فەڕەنسا بووە پشتیوانی لە ئاژاوەی حەفتەر کرد لە باشووری لیبیادا کە چەندین پێشێلکاری مافی مرۆڤی لێکەوتۆتەوە. سوایحلی ڕاشیگاند ئەم جەنگی حەفتەر بە پشتیوانی دیکتاتۆرانی ناوچەکە بۆ گێڕانەوەی لیبیا بۆ دیکتاتۆرێتی سەربازی و ئیستیبداد. ئەم جەنگە بە پارەی ئیمارات بەڕێوە دەچێت کە هەزاران کیلۆمەتر لە لیبیاوە دوورە و لا دامەزراندنی حکوومەتی مەدەنی و دیموکراسی و سەرکەوتنی بەهاری خەڵکی لیبیا دەترسێت و دەوێت ئەم ئەزمونە وێران و خەڵتانی خوێن بکات بۆەوەی ئەو ئازادیەی بەهاری عەرەبی نەگاتە وڵاتە دیکتاتۆرەکان. دو هەواڵەکان لە لیبیاوە ڕایدەگەنن لە زۆربەی بەرەکانی تەرابلوسی پایتەخت و شارەکانی خۆرئاوای لیبیا جگە لە تێکشکان و بەدیلگیرانی دیان چەکدار لە هێزەکانی حەفتەر لەلایەن سوپای حکوومەتی تەرابلوسەوە ئەو ئۆپراسیۆنەی حەفتەر بەرەو تێکشکان دەڕوات و پێدەچێت بەشێکی زۆر لەو ناوچانەش لە دەست بدات کە بەر لە ئۆپراسیۆنەکە داگیری کردبوون.